سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی مێژووی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتان. ئازیزان، تەوەری بەرنامەی هەفتەیەشمان لەسەر ڕووداوێکی مێژووی گرینگە لە کوردستان و لە شاری سنە کە بە مقاومەتی 24 ڕۆژەی شاری سنە پێناسە دەکرێت و دەناسرێت. ئێمە بۆ بەرنامەی هەفتەیەمان داوامان لە هاوڕێیەدە بیگلەری، کادرێکی دێرینی کۆمەڵە، چالاکی سیاسی و حقوقزان داوامان لێ کردووە کە لەم بەرنامەیەدا بەشداری بکات و ئەم باسە بخەینە سەر لێکۆڵینەوە. هاوڕێیەدە، سەرەتا بە خێراتنت پێ دەڵم، زۆر سپاس بۆی کە بەشداریت لەم بەرنامەیەدا کرد. کاکەم، منی سڵاو عەرز دەکەم هەم لە خەدمەت خۆت و هاوڕێیان تا کە خەریکی زەحمەتن بۆ پێشبردنی بەرنامەکە و هەروەها سڵاوەکەم لە بینەرانی خۆشەویستان و لە هەموو خەڵکی کوردستان. زۆر سپاس هاوڕێدێ. هاوڕێدێ، من پێشەوەی کە بچینە سەر باسی شەڕی 24 ڕۆژەکەی شاری سنە، من یەک دانە پرسیارم هەیە پێش ئەوەی کە ئەم مقاومەتە ئەم شەڕی 24 ڕۆژە دەست پێ بکات. تەحەسونێک لە بەردەم ئوستانداری شاری سنە کرابوو. ئەگەر دەکرێت هۆکاری ئەم تەحەسونەمان پێ بڵێ. ڕۆژی دەی مانگی دەی ساڵی 1358 یعنی لە واقع ئەکاتە ئاخر ڕۆژی مانگی سپتامبر لە بان باشگاوە کە سپای پاسدارانی تیا مستەقەر بوون، بێ دەلیل و بێ هیچ بەهانەیەک تەقیان کرد لە خەڵکی شاری سنە. ئەوە نادانم جەنابەت سنەت حتمەن دیوە و باشگات دیوە وەخت خۆی شایەتی خەڵکی شاری سنەبی باش ئەزانی کە باشگا زۆر مسلەتە بۆ مەدانەی کە بە ئێستڵا پێیژن بەر حەوزەکە یا مەدان ئەسڵی قەدیمی شار سنە. بەڵێ، ئەوانە پاسدارەکانی مقیمی ئەو بان باشگا تەقیان کرد لە خەڵک و چەند نەفەرێک کوژیان. دروست هەر لەو دەوروبەرە قاوەخانەی بە ئێسڵا ئەو وەختە ئەیان پێ قاوەخانێک دەنابوو، قاوەخانەی حاجی ستێق بوو و بەر ئەو گاراژ مەمەزادەوەوانە لێنا چەند نەفەرێک کوژیان و وەلێ تەقەکە هەر بەردەوام بوو. تەقیانە کرد لە ناو دوکانەکان لە ڕابە و شتەی کاسبەکان وانە. دوا ڕۆژیەوە یعنی ڕۆژی 11 دەیمان خەڵکێکی زۆر ژیانە وتاق ئوستاندار و لێنا وتیان ئێمە تەحەسونەکەین و لێرە ناچین تا ئەو پاسدارگەلە لە بان باشگاوە دەرنەکرێن. ئیتر خەڵکێ ئەوەڵ بازاڕیەکان بوون، بازاڕی فرەهاتوون، خەڵکی تریش وارد هەر ئەو وتاق ئوستاندارە بوون. یەکێ لەوانە من خۆم کاک حەمەی نەبەویە چوین بۆ ئێنە گەرەکمان بوو ئەگەر شتێ پێش هات یا ئەگەر ئێدامەدار بوو ئەم تەحەسونە، شورای دانشاموزان تازە هێن لیاقەت خۆی نیشاندا بوو، بەخصوسەن لە جەریانی هاتنەوەی پێشمەرگەکانە وەختێکە درۆژ بەر لەوە پێشمەرگە بێنەوە. ئەو شورای دانشاموزانە لیاقەت خۆی نیشاندا بوو لە کاروبارەکان. وتمان بەشکەم تەک ئەوانە یادی بەخێر شەهید جەماڵ نەبەوی تەک محەسڵەکانە زۆر ئاشنا بوو. تەک ئەوە بەشکەم قسە بکەین و نەزمێ بدرگێ بەکارەکە. ئازاری مرەتەب فرە بوو، هەر فرە بوونەوە هەر هاتن بۆ ئوستانداری و لێنا ئوستانداری کوردستان دەستی کرد بە قسە
بە تەلەفۆن لە تەک فەرماندەی پادگان شارسنا وتی پێوتی ئەمانە خەڵکی فرە هاتگن و تەحەسونیان کردگە و داواکەن کە پاسداران دەربکردێن لە بان باشکاوە دەیوتی عێدەیەک نمایەندە تعین بکەن بازێک لە دوکاندار و کاسبەکان بەبوونەوە کە باوک من دوکاندار بوو منیان ئەناسی منیان وەکو نمایەندە معرەفی کرد و چەند نەفەرێک تر کە بڕین بۆ پادگان تێکیانە قسە بکەین ئێمە چوینە پادگان لێنا نەمانتوانی مەسئلەکە هەڵکەین فەرماندەی پادگان ئەو اختیاریە نەبوو کە باشکا لە پاسداران بسێنێتەوە و بیاتە دەست خەڵکەوە بەرحاڵ ئێمە گەڕیانەوە قسەکانمان گەڕانەوە بۆ خەڵکەکە و لەو دووە ئیتر تەحەسن ئێدامەیە بوو تەحەسنەکەیش لە ناو خود ئوستانداریە بوو و لەو دوا چون جێگەکەم بوو مزگەوت جامعەی گیاندا پێ ئەوە فقط بۆ تۆش ممکنە فرە جوان بی لەو وەختە تەحەسنە مناڵ بووێتی یا لە شارسنانەوەێتی تەحەسنەکە لەبەر دەرگای ئوستانداریا نەبوو تەحەسنەکە لە ناو خود ئوستانداریا بوو ئەسڵ وتاق ئوستانداری ژیان کردووە هێن بە ئسڵا وەکو ستادمانان دێبوو و تا ئاخر ڕۆژ هەر لێ نابوون دوو یەک مانگ تووری کێشا تا ئاخر بەهمەن ئێمە لێ نابووین ئاخری دەی و ئەوایلی بەهمەن بیست شەوێک ئێمە لە ئەو تەحەسنا بووین چونکە جێگەی ئوستانداری و ساڵونەکانی جێگەی تەواو خەڵکە متحەسنەکەی ناگردەوە مزگەوت جامعەیشمان دادەنی تر ئەدەیەک فرە شەوگەل لە مزگەوت جامعە خەفتن بە ڕۆژ قسە و باوس و سخوەنڕانی و سرود خوێندن و شێعر خوێندن و ئەوانە بوو واقعاً شتێکی باش بوو بەڕواهیە خەڵکی بازاڕیش زۆر باش هاتنە بەرەوە یعنی عجایب فرێک لە دوکاندارەکان باوجودی کە احتیاجیان بوو بەوە کە دوکان بکەنەوە یا مەسەڵەن کاسبی ڕۆژانەیان تعتێڵ نەوێ لەوە دەستیان هەڵگرت و بە تەحەسونەکە و بە قوڵفبوون بازاڕەکە ئیدامەیاندا پێشگە لەوانە چەند چتر کریا یەکێ بەر لەوە تەحەسونەکە دەست پێ بکە خود ژاندامری کوردستان ئەدەیەک سارق دز مسلحی لە پانجا دەگەل وەک جادێ سنە بۆ کامیاران سنە بۆ کرماشان سنە بۆ هەمان ئەوانە دانابوو خەڵکیان ڕوتە کردەوە مەخصوسەن ئەگەر کەسێ غەریبە لە دەرەوەی کوردستانەوە باتای تەڵاو جەواهرات و پوڵ و شتەکانیان ئەبرد ئەو تەڵاوچتیانە اتفاقەن دزەکان گیریان ڕئیس دزەکان گیریا ئوستوارێ بوو ڕئیس پاسکای مرکزی شار نەبوو پاسکای ژاندامری هەروەها چەند نەفەرێتر گیریان و ئەمانە تەڵاو جەواهراتەکەیان لێ سنیاوە ئێمە ئیعلاممان کرد لە تەحەسونەکە کە ڕۆژێکیان تعین کرد لەبێم نییە چ ڕۆژێکی بوو تعینیان کرد بە تواو رادیۆ ئەوانە خوێندیانەوە کە بابە خەڵک ئەتوانێت بێت ئێمکان ئەو تاوا و پوڵ و شتیانە وەربگرنەوە فرە کەس هاتن ناونیشانیاندا و چتوانیان وەرگرتەوە و فرشتیژی ماوە لە اختیار مردمان نازانم چێ بەسەر هات وەلی بەرحاڵ تەفرتونانەوە یعنی ئەوانیش ممکنە داوێتیانەت دەست سازمانە سیاسیەکان یا هەرچێ هاوڕێ یەک پرسیار ئەم کاریان بۆچی دەکرد بۆ ئەوەی کە خەڵک ڕوونەکاتە کوردستان بۆی کە کورد بۆ بێژن محیت کوردستان نائەمنە داوا بکەن کە مەسەڵەن فەرز فەرموو پاسدار بڕژێتە شار یا دوارە شار ئشغال بکرێت چونکە بەلەوە پێشمەرگە هاتووەوە لە جەژن خوڕوانە و پێشمەرگە توانی شار بگرێتەوە هیچ کەسێ لە شارە نەماون پاسگا و کەڵانتەری و ئەوانە واقعانی شار ئەمن بوو ئەو ماوە بەڵام ئەو باشکەمانە فقط لە دەستدا بوو ئەویش بۆ کە
لەوەڵەوە ئەرتەش پێم وایە ئەرتەش هاتوو مەسان بەناو ئەوە کە سەرباز سێرن بۆێنە سەرباز ئەوان پاسداریان بەناو سەرباز بردەێنە و دایانیان مەرزان وەلێ مەجموعەن ئەسڵ ئێنەکە ئەو پاسدارانە بوون ئەگەر ئەومان لە دەست بدەن خاڵی بکردایە پیان شەڕی شاریسنە ممکن بوو 2 مانگتریش مقاومەت ئێدامێ بێ بەڵام ئەوان ئەوەیان نەکرد و بەداخەوە دەستیان هەر بەسەرداگرت ماوە لە دەستیانە و لە شەڕی شاریسنا لەو شەڕی 24 ڕێژا فرە ئیسفادەیان بەداهێن هەم تیاندازیان دانیا و هەم دانێت تانکە بە لولەی تۆپی تانەکە تەقیانە کرد لە ماڵان لە مەردەم و هەروەها تەکتیرەنداز کەسانێک کە هینیانە کرد عبوریان کردای لە خیابان و شتەوەینیانە کرد ئێمە لە چەند جێگا سەنگەرمان یعنی چاڵمان کەند لە ناو خیابانەکان زۆر باشە هاوڕێدی حتمما دوایی دێنە سەر ئام شۆنا کە ئەو بە حساسی قسەی لەسەر دەکەن با پێشەوەی کە بینە ئەمە ئەگەر دەکرێت پێم بڵێ ئەم هۆکاری دەستپێکردنی ئەم شەڕە هۆکارە سیاسی و کۆمەڵایەتیەکانی چی بوو کۆماری ئیسلامی چۆن بوو بڕیاریدا ئاوا دڕندانە هێرش بکاتە سەر کوردستان بە تایبەتی شاریسنە عرضت بکەم وەکو لە ئەوەڵیژەوە من باسم کرد جمهوری ئیسلامی هەل لە ڕۆژی ئەوەڵی پێکهاتنیەوە بەرنامەی ئەو بوو کە هەرچێ مخالف خۆیە لە بین بووە هەرچێ مخالفە بە حەزتودەوە باوجودی کێ متتەفقی بوو و نۆکەری بوو و تەواو فەرمانەکانی جمهوری ئیسلامی ئیجرا کرد بە پێ فەرمانی رووسیەش ئەو وەختە جمهوری شەوروی ئەو وەختە هەروەها چریک ئەکسەریەتی لە بین برد یعنی سەرکوتیانی کرد ئایەتوڵای شەریعەتمەداری حزبی خەڵقی موسڵمان فورقان کە گروهێکی ئیسلامی بوون و بەڵاگەلێ وەکو متتەهەری و سەر لەشکە قەرەنی و ئاوانیانە ترۆر کردبوو ئەمانە بەرنامەیان ئەو بوو کە حتمما ئەو کارە بکەن من تا دێروزووی بوو دوێت مەسەڵەن بۆ کوردستان حملە بۆ کوردستان ماتڵ بوون تا تەحەسونەکە تواو بێت دروست دوا ڕۆژ تەحەسونەکە یعنی دوایەوە کە تەحەسونەکە تواو بوو خەڵک ڕووینەوە دوکان و بازار خۆیانیان کردەوە مردم چوونە ماڵ خۆیان هەر لە ڕادیۆ و تلڤیزیۆنەوە ئەعلامیان کرد کە لە سۆما و برادۆسەوە لە دەڕێ قاسملو دەستیان کردگە بە حەمڵە کە نزیک شار ورمی و ڕزایی است و لە جنوبیشەوە هاتن کامیارانیان محاسرە کرد و دایانە بەرگولە و کامیاران بگرنەوە کە کامیاران گیریاوە وردە وردە بەرەو شاریسنە حرەکەت کەن جا هۆی ئەسلی شەڕەکە ئەوە بوو کە جمهوری ئیسلامی ئەو بەرنامەیە بوو لە لایەکیەوە سنە و کوردستان بە عام و بە تایبەت سنە مخالفی سیاسەتەکان و بەرنامەیە جمهوری ئیسلامی بوون و ئەسڵەن شێوەکار مردمەکەیش غایریزەوە بوو نەتەنها لە تەزاهوراتەکانە لە دوای تەزاهوراتەکانیش هەمیشە اختلافێک بووگە لە بین شێوەکاری کوردەکان یا کوردستان مردمی کوردستان وین چون ئەوان زیاتر مەزهەبی شیعیان لە بەرچاوە کرد لە کوردستانە کەس مەزهەبی فرەکەم بوو ئەگەیش بوون تەرەفداران مفتیزادە بوون کە سنی بوون و شیعیش بەعام پینیانە لە سنی گەل من تا بەظاهر تەوافقێکیان بوو وەلی دیمان لە ئاخیرەوە دوایەوە کە شەڕی شاریسنە و کوردستان تەواو بوو ئەحمەد مفتیزادەیشیان گرت و هەفتەی دەشەو بەرلەوە کە بمرێ بە ئەسەر نەخۆشینێکی سەختەوە کە لە زینداناگردی ئازادیان کرد وەیلا خۆ ئازاد ناکریا شەڕ ئەو اختلاف فازە یەکێک و سیاستەکان و
ڕفتاری مردمی شاری سنەیەکێتتر مەسەڵەن یەکێ لەوانە لە نەورۆزی هەر ئەو 50 ئیدێک فرە لە توریست لە شارەکانی دەرەوەی کوردستانەوە هاتن بۆ کوردستان تەنها سنەنا مەهابادیش چوون سەقزیش چوون بانەیش چوون مەریوان و بۆکان و نەقەدە و ئەوانژیانە پیرانشار و ئەوانژیانە گەڕان و ئەیاندی کە واقعاً ئەوەڵەن بەبێ ئەوە کە پۆلیس و پاسدار و نظامی و ژاندارم لە منتەقا بێ منتەقەکە ئەمنترە لە جێگەلتر پێشگە لەو دزیە سازماندراوگەلە کە بەوەسیلە ژاندارمەری سازمانیاندا و گەنە منتەقەی کوردستان ئەمن بوو دوای ئەوە مردم ئازاد بوون ئازاد بۆ معنە کاریان بەسەر مەزهەب و عەقاید دیگەرانەوە هەر کەسێ ئەیتوانی قسە خۆی بکار سوال خۆی بکە پرسیار بکات هەر کەسیش ئەیتوانی جووا وەربگرێتەوە و لە عین حاڵە احترام بۆ مەزهەبەکان تر قایل بووگن لە هیچ تاریخێکا لە ئێرانە بەقەو کوردستان نەوگە کە مەسەڵەن موسایی و مسلمان یا مەسیحی و مسلمان بە یەکەوە تەبابن بە یەکەوە ئامشۆیان بێت من مناڵ بووم لە بیرمە نزیکترین دۆستی مەسەڵەن باوک من کەسێ بوو بەناو ئیبراهیم هورمزیان ئەرمەنی بوو لە مەسیحیەکان شارس نەبوو کە دوایی چوەتارانیش هێشتا هەر ئەگەر باوکمە چوەتاران حتمما ئەو یەدی ئەوی جەگەرە هاتەوە کورسان ماڵێ ما هات مەسەڵ ئەوە بۆ نمونەیەکەوەی لە ئەمانە بوو اختلافی عەقاید بوو لە کورسانە بەڵام حەملە بە دیگەران نەبوو وەلی لە دەرەوەی کوردستان ڕژیم جمهوری ئیسلامی خەڵکی غێر مەزهەبی شیعێ تەحقیرە کرد تەوهینی پیانە کرد سەختگیری لیانە کرد مەحرومیان کرد لە فرەچتگەل هەر ئەلعانیش تازە مەسەڵەن فەرز فەرمۆ ئەگەر کەسێک سنی لە تەک شیعەیەکە یا مەسیحی یا موساییک لە تەک شیعەیەکە داوا و مەنافعەیەکی بێ یا پەروەندەیەکیان بێت بە نەفعی موسڵمانەکە بە نەفعی شیعەکە کارەکاوەنە بەرەوە ئەوەش یەکێ لە دەلایلەکەی بوو جا ئەو محیتە کە لە کوردستانە ئەو وەختە ئەو جەوەی کە لە کوردستانە حاکم بوو درست عەکسی ئەوانە بوو محیتێکی دموکراتیک محیتێکی ئینسانی محیتێک کە بوو ئەوانە بووە بۆی ئەوە کە جمهوری ئیسلامی سوورتر بێ لەوە کە کوردستان بگرێتەوە وەک ئەرزم کردی دوا ڕۆژی هێنەکە دوا ڕۆژی پایانی حەسۆن هاتن و کوردستانیان لا بەرهێرش هەم لە شمالە و هەم لە جنوبەوە لە کامیانانەوە و لە سۆما و برادۆست لە دەڕێی قاسم لووە زۆر باشە هاوڕێدێ ئەگەر دەکرێت پێمان بڵێ چۆن بوو بڕیاری ئەم خۆراگریە درا بڕیارە سەرەکیەکەی کێ بوو لە کۆوە هات ئەگەر دەکرێت ئەوشمان بە باس بکەی کاکە میرگیان وەزعیەتی کوردستان ئاوا بوو کە خەڵکی کوردستان و بەتایبەت خەڵکی شاری سنە وەختێ زانیان کە ئەوە بۆ کامیاران حملە کراوە و بۆ سۆما و برادۆست حملە کراوە لە منتەقەی ورمی و ڕەزاییە تەسمیمیان بوو و ئەکسەریەت مردم حەزیانە کرد مقاومەت بکرێ حتا لە پێشمەرگە داوایان ئەکرد کە ئێوە مقاومەت کەن مەڕۆنە دەرەوە بەجێمان مێڵێن چونکە ئەیانزانی ئەگەر جمهوری ئیسلامی بێتە ناوشار ئەگەر بێت و ئەوان زاڵ بنەو بەسەر شارە کوشت و کوشتار و ئەوانە پێش دێت بەو بۆنەوە مردم خوازیاری مقاومەت بوون ڕۆحیە ئەوەی چیانە بوو هەر بەو بۆنەوە هەست کە ئەوینی بڕیارەکە واقعاً بڕیارێ نەبوو بێژی ئەوە کەسێ لەبانەوە دەستوری داوتی مقاومەت بکەن و تەواو نه
وەختی لە خوارەوە لە مردمەوە لەلایەن مردمەوە لەلایەن خەڵکی شارەکەەوە خەڵکی شارەکە سەر ڕایەوە کە ئەیانزانی ممکنە وێرانی تیاابێ ممکنە کەس بکوژێ ممکنە کەس لە بەم بچێ لە بمباران و ئەوانە بڕیاریان ئەوە بوو بڕیارێک ئیعلام نەکراو کە مقاومەت بکرێت پێشمەرگەیش ئەوە یازانی کۆمەڵەیش وەکو کەسانێک کە تەرەفدار حقوقی مردم بوون و احترام بۆ نەزەریات مردم کوردستان قائل بوون ئەوە بوو کە بڕیاری تەشکیلاتی ژیاندا کە ئەو مقاومەتە ئەدامە پێدەن ئەو مقاومەتە ئاوا بوو شتێک بوو کە مردم داواکاری بوون خۆیان خوازیاری بوون. زۆر باشە هاوڕێدێ بە بڕوای ئێوە ئەم بڕیارە لە جێی خۆی بوو ینی واتە ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ دواوە ئەم بڕیارە هەر دەدرێتەوە کە مقاومەت بکرێت. بە نظری من بەستگی هەست ئەگەر لەسەرێکەوە حەساوی بکەی خۆب ئەلعان ئەوانەی کە لە شەڕەکە بەشداریان کرد ئەوەڵەن تعدادێ یعنی بەنسبەتی خەڵک تعدادی قوربانی پێشمەرگە کەمتر بوو مەجموعەن لە شەڕی شاری سنا لە ئەو 24 ڕۆژە بە حیزب دموکراتەوە بە کۆمەڵەوە بە سازمانەکان ترەوە وەکو مەسەڵەن فەرز کە وحدەت کۆمۆنیستی یا اتحادیە کۆمۆنیستا چریک فەدایی حزبی دموکرات هەموو ئەمانە 99 پێشمەرگە یانیان بەخت کرد 99 یادیان بەخێر بێت یا واقعان یادیان بەخێر فرە لەوانە بنیامگەلی بوون ئەسەن قابل احتمام ئەو فواد عەرەبە واقعان کەسێ بوو کە خەمەتی کرد بە شاری سنە و فەداکاری کرد یا هەروەها ڕەفەقەکان خۆمان کەسانێ وەکو کاک سعید شەید سعیدیان پێوت سجیلەکەیم لەبیر نییە ئەلعان یا مەسەڵەن حەمید فەرچی لە ئەسەر خومپارەوە شەهید بوو یا کەسانی تر وەلێ ئەمینە سوور مەسەڵەن ئەمانە بنیامگەلێکی باش بوون بنیامگەلێکی فەداکار و لە خۆبردوو بوون و گیانی خۆیان یا سەر ئەم ڕێگە ئەوە بوو منتەها ئەوەی کە کەسێ ئیعلام کا مقاومەت بکەی ئەو بڕیارە نەدراوە بوو لەلایەن خەڵکەوە من لە بیرمە شەوگەل ستادێکمان بوو لەبەر مزگت حاجە و لەسەر نەدامەگەر بەڵە دیبی لە جۆراوە مزگت ئەو لەسەن مەسەڵەن ستادە فەرماندەهی بوو کاک سەلاح یا عەلی گۆچینی بێجین سەلاح ڕەشیان پێوت عەلی گۆچینی فەرماندە ئەو مقاومەت شارس نەبوو هەمیشە لێ نابوو و حزوری بوو ئێمەش بە دەور بەر ئەوا بووین و خەڵک شەوگەل ئەهاتن بە تەزاهورات خەڵکی مەحەداتی تر ئەو پێشمەرگە نابێ بڕێتە دەرەوە پێشمەرگە ناوێ شار بەجێ بێڵێ ئەمە ویستی مردم بوو ئەمە خواستی مردم بوو و پێشمەرگەیش واقعاً وەختی وەزعیەتی ئاوایادی ڕۆحیە زیاتر ئەچووەبان فەداکاری زیاتری ئەکرد بەم جۆرە بوو مقاومەت تشکیل بوو بێژگەلەوە مردم ئەیزانی یالاقل فرەکەس ئەیانزانی پێشمەرگەیش ئەوە یازانی کە جمهوری ئیسلامی ئەگەر بێت و بێتە ناو شار و ئێمکات دەست ئاتە جەنایەت و کوشت و کوشتار کە ئەوەسا ئەوینی ئیعدامەوانە دەستی پێکرد و حتا بمبارانی شار 14,000 خومپارە ڕژیا من شارە بێژگەلەوە کە بە هێلیکۆپتەر تەقەیان ئەکرد لە ناو شار بە هەواپەیما تەقەیان ئەکرد فانتۆم ئەهات ئەڕووی بمبی داخست منتەها هێشتا مردم ڕۆحیەیان باش بوو. بەڵێ هاوڕێدێ هەروەک خۆشتان ئاگادارن شوڕا و بنکەکان کە لە شاری سنە لە ژێر سەرپەرستی کۆمەڵەدا دروست بوو ئەگەر دەکرێت دەور و نەخشی بنکەکان و شوڕاکانمان پێ بڵێ
لەم شەڕەدا چ تەورێک و ڕۆڵێکیان هەبووە؟ شوراکان شتێک بوو بەناو اتحادیە شوراکانی شاری سنە ئەو اتحادیە واقعاً ئەو شوراگەلیە ئیدارا کرد و لە محلاتە هەر شورایەک تەسمیمگیری ئەکرد بۆ هەم دفاع بۆ تەقسیمی سوخت و ئازوقا بۆ کۆمەک بە کەسانێک کە نەیانەتوانی ژیانی خۆیان تەمین بکەن احتیاجیان بوو بە کۆمەکی مردم یا بە کۆمەکی دیگەران یا بە کۆمەکی سازمانەکان هەروەها لەباری چونکە تەواوی ئیداراتی دەوڵەتی تعتێڵ بوو تەواوی مخابرات تعتێڵ بوو نازانم تەلگراف و تەلەفۆن نەبوو ئەوانە گشتی تعتێڵ بوون بەڵام بیمارستان ئەوەی کە دکتوری غێر کورد بوو یا غێر سنەی و غێری ئەهلی کوردستان بوون زۆربیان چوونە دەرەوە ئەوە عدێک ئەڵبەتە لەوانیژمانەوە کەسانی بوون کە غێر کوردمانەوە بەڵام کەسانی وەکو خانم شەهینە باوەفا کە گیان خۆی بەخت کرد بەڕاستی خەمەتیە کرد وەکو پەرستارێ بوو پەرستارێکی قەدیمی باسابقە و ئەو خانمە بۆ خوێن تەزریقکردن بە کەسانی زەخمی شەدید یا بە دیگەران واقعاً کۆمەکیانە کرد ئەمانە لە تاریخا ئەمێنێتەوە دەیان پەرستاری تر تەنها شەهین باوەفا نەبوو بەڵام شەهین باوەفا وەکو سەمبولی ئەم مقاومەتە بوو وەکو سەمبولی ئەم خەدەماتە بوو بەڵێ یعنی ئەو جۆری کە باز دەکەن جوانان مەسەڵەن فەرموو بنکەکانی شت فەرموو بنکە ئەوەڵەن بازووی مسلحی هەر ئەو شوراگەل محلاتە بوو لە عین حاڵات بنکە وسیلەی ارتباطاتیش بوو ئێمە نەدام تۆ تا چه حەد شارسنە بە وەضعیە جوغرافیایەکەی ئاشنایی یا لە بیرۆ بێ من کاگیێدێ من خەڵکی شاری سنە نیم بۆ یەک دوو جاریش ئەم پرسیارەت کرد بەڵام ئەخر لە بۆسە کە هێمکەم ئەوە پێ بێژەم لە شاری سنا ئەو مهمترین جبهەمان جبهەیەک بوو ڕوبەڕووی درگاکەی پادگان بە ناو گردی گەڕۆڵ ئەوە لێنا کۆمەڵە لێنا بوو حەساویش دفاعی کرد و حەساویش مقاومەتیان کرد و موازب بوون کە ئەگەر ئەرتەش بێت و بڕژێتە دەرەوە لەش پادگان بێتە دەرەوە یا پاسداران لە پادگان بێنە دەرەوە ئەوان بەری بگرن جبهەیەکمان بوو لە حاجیاوە ئەویش هەر هاومەرزە ئەو کێفەکان کە ئەڕوانێتە ئەو دی و پادگان لەو دیوی ئەو تەپەگەلەوە پادگانەکە بوو چون پادگان سنەفرە وەسیە بوو لەو حاجیاوایچە ئەویش هەر سەنگەرێکمان بوو ئەویش هەر هین کۆمەڵە بوو وەلێ ئەو سازمانەکان کە بە هاوکاری کۆمەڵە هاتوونە هاوکاری کۆمەڵە و لەژێر فەرماندەیی کۆمەڵا کاریانە کرد وەک وەحدەت کۆمۆنیستی اتحادیە کۆمۆنیستها ئەو چریک فەدایی خەڵق نەک سازمان فەداییان ئەوانە هەروەها پەیکار ڕەزمەندەکان ئەوانە لەو جبهەی حاجیاوا بوون جبهەمان بوو لە سەڵواتاوە حزب دموکراتیش لەوێ بوو جبهەی شەریفاوە کە رادیۆ و تەلەڤیزیۆن لێ نابوو ئەویش بەدەست حزب دموکراتەوە بوو وەلی ئەو جبهە ئەسڵیگەلە کە ئەشکا مقاومەتی تیابکردیای بەدەست کۆمەڵەوە بوو مەسەڵەن هەر ئەو ڕێگەی ئوستانداری بۆ پادگان ئەوە بەدەست کۆمەڵەوە بوو و لێنا دفاع جانانیان کرد وەختەیە کە ئەوان بە تانگ و تۆپەوە هاتن بەرەو ناو شار لێنا هینیان کرد حتا جارێکیش هەر بە وەسیلەی تانگ و بە کۆمەک تانگ توانیان بڕۆن کۆمەک بوون بۆ باشگای ئەفسەران مەرحاڵ مەنزوورمە ئەوەسە کە ئەم جبهەگەلە احتیاجی بە غەزا بوو نیمەڕۆ احتیاجی بە غەزا بوو بۆ سوبحانە بۆ شەو پێشمەرگە لێنا ئەبوو جوانانی بنکاوە ئەو دانشاموزگەلە
سازماندانی هەر جۆرە پێداویستێک لە بەردەست بنکەکان بوو ینی ئەوان سازمان کۆمەک بنکەکانیانە کرد و غەزا لە ماڵانە تەهیا کریا لە ئاشپەسخانەگەل مەحەلا تەهیا کریا و ئەدریا بەو جوانگەلە لەژێر حملەی خۆمپارە و حتا هلیکۆپتر و ئەوانە خۆیان ئەگەیانە سەنگەرەکان و غەزایان ئەگەیانە پێشمەرگە ئەمە شتێکی مهم بوو لەو وەزعیەتە ئاخێمە کۆمەڵە خۆ مەسەن سابقەی ئاوای نەبوو بێژی تەدارکاتێکی وەهای بێت و ئەو نەقشەی بێ بۆ چۆنیەتی تەغزیە ئەفرادەکەی ئەوانە گشت ئەمانە لە توول ئەو جەنگا هەم تەکاملی پیا کرد هەم تەوسعی پیا کرد و فێریجی بوون بەڵێ هاوڕێدێ لە پرسیاری یەکەمدا کە باسی تەحەسونەکەمان کرد بەڕێستان ئشارەتان بە باشگا کرد کە دەبێتە بانترین بەرزایی بۆ ینی لە شاری سنا ینی ئەو جۆرەی کە باس دەکرێت تەسەلوتێکی تەواوی بەسەر شارەوە هەیە بەڵێ لەوێش کەیش بەڕێستان باستان کرد نیروی سپاکە لێ مستەخەر بووە ئەو جۆری کە باز دەکەن دەبێت خەڵک لە هاتو چۆدا بێ ئەو مەسەڵەن هەر جۆرە پێداویستێک لە خۆراکەوە بڵێ لە دەرمانەوە بڵێ دەبێ ئەمانە بەدەست سەنگەرەکان بگەیشتە بەدەست بنکەکان بگەیشتە ئەمنیەتی خەڵک ئەمنیەتی پێشمەرگە چۆن دەپارێزرا وەختێک ئەوان لەسەر ئەم بەرزاییە بوون ڕێگەکانی ئەدۆزیاوە ئەوەڵەن لە کوچە و کۆڵانێکە و کە لە تیرڕەسانە بوو مەجبور بوون چه پەیکەکان چه ئەو کەسانە کە غەزایانە بەرەوە چه پێشمەرگە لەو کوجی و کۆڵانەوە دابگرن و ئەگەر مەجبور بواەتن لە تیرڕەس ئەوانە هێن بن ڕۆژ ئەوەڵی شەڕەکە چەند کامیۆنی گەورەی ترەیلی هەژدە چەرخی ئەرتەش کەفتە دەست پێشمەرگەکان ئەوانەمان لە عەرزی خیابانەکە دانیا لە پشت ئەوە چاڵێ یعنی تونلێک لەواقع بەئەندازەی 2 متر پانی و 2 متر قوڵ ئەکنیا لەم بەرپیادەڕەوەکەەوە بۆ ئەو بەرپیادەڕەوەکە لێنەوە ئەو تانیجە ئەو ماشینیچە یا ئەو ترێلیە درست لە عەرز خیابانەکە دائەنریا بە پانای خیابانەکە و خەڵک ڕەحەت لەناو ئەو چاڵە 2 متریگەلا ئەو تونلگەلا ئەچوونە ئەو بەرەو ئەهاتنەوە ئەچوونە ئەو بەرەو ئەهاتنەوە باشگا تەقەیچی بکردە ئێدا لە ماشینەکە ئێدا لە بەدەنەی ماشینەکە خەڵکەکە ناپێکیە لە چەند جێگا ئەو نەوعە سەنگەر دفاعیە کنیا کە مەسەن واقعاً جواویشی داوە یعنی بخۆم چەند جار لێنەوە هەڵساگەم فەرزکە لە مزگت ئەو لەسەنەوە ئەهاتم بەرەو خوار لە خیابان پەهلەویە لەو هەنگە و لەو تونلە و عبورمە کرد ئەچوومە ئەو بەرەو لە کوچەگەل چوارباخەوە خۆم مەگەیانە ئەو بەر مەسەڵەن خیابانی هاتا سیروس ئەوانە بوو لە خیابان سیروسا هەر ئەو سەنگەرمانە بوو ئەو نەوعە سەنگەرە لە خیابان پەهلەوی ئەو دوانمە من لە بیرم نییە ئایا لە خیابان فێردەوسیجا بوو وێتمانیانە ئەوەمە واقعان لە بیر نییە وەنێتر تۆ ڕەحەت ئەتانی لە مزگت ئەو لەسەنەوە کەستا دە فەرماندەهی کاکسەلاح لێ نابوو بڕوایەتی بوو بیمارستان یا بڕوایەتی بۆ ئەو بەرشار ئەتانی لە ئەو دوو سەنگەرە ئەو دوو تونلە ئیستفادە بکەیت و خۆت بگەینیتە جێگە لە ئەمن وێلا ئەگەر بە خیابان ئابڕوایەتی دیارە ئەکەفتیتە بەر تەقەی سوپای پاسداران بڵێ هاوڕێدێ ئەمە کاتی بەرنامەکەمان ڕوو بە تەوابوونە بەڵام لە کۆتاییدا پێم خۆشە لێت پرسیارێکتان لێ بکەم ئەو مقاومەتە کە باس کرا مقاومەتێکی 24 ڕۆژە مقاومەتێکی جانانە و شێلگیرانە ئەگەر بتانەوێ بۆ نەسلی نەیە بۆ نەسلی داهاتوو ئەم شەڕی 24 ڕۆژە چی بێمە دەڵێ قسەتان چییە؟ ینی وەکو پەیام چ پەیامێکی پێیە؟ ئەرزت بکەم کاکەگیان مهم ئەو یەکدڵی پێشمەرگە و مردم بوو دیارە خەڵکێکیش بوون ناو مردما کە مخالف پێشمەرگە بوون حەزیان ناکرد
اتفاقا دوو تیپ شاریان فرەزوو بەجێهێشت. ڕۆژە سێوەمە شەڕەکە فەرمانیاندا کە ئاتەشبەسێکی موەقەت یەک ڕۆژە بکەین کە هەم ئەو کەسانەی کە لە پادگانەوە هاتوونە خوارەوە کوژیاون لە ناو خیابانەکاناس ئەوان جەسەرەکانیان بوونەوە و هەم کەسێکیش کە گەرێکی شار بەجێ بێڵێ بێڵێت شار بەجێ بێڵێ. ئێدەیەک فرە دەوڵەمەند کە خۆیان بەلاوە مهم بوو ماڵ خۆشەویست بوون و ئەو عدەیەک لە خەڵکی فەقیریش کە لە حاشیە شارا بوون و ماڵەکانیان کاگڵی بوو بە قڕ بە ئێسڵا دروستکرا بوو نەیانەتوانی مقاومەتی تیا بکەن نەیانەتوانی بکەن ئەوانە شاریان بەجێ هێشت بازێکیان چوونە بۆ دێهاتەکەی خۆیان و ئەوەیشی کە دەوڵەمەند بوو ئەیتوانی ڕووی بۆ تاران و ئەملاولا ولی خەڵکی عادی و بە تایبەت طبقەی متەوەسط چە بە لە مامۆستاکان دوکاندارەکان محەسڵەکان ئەمانە مانەوە لە شارە ئەمانە مانەوە لە شارە و ئەو جۆرە خۆیانیان ئەپاراست کە عەرزم کردی وە من ئەیزم ئەمە نەوعی یەکدڵی تیا بوو لە بین مردم و لە بین هێزی پێشمەرگا کە مردمی ئەتمادیان بوو بە پێشمەرگەکانی پێشمەرگەکەیش هەم ئەتمادی بە خەڵکەکەی بوو هەم احترامی ئەگردن نەزەر ئەوانی لە بەرچاو بوو نەتەنها کامڵەن بە قسەیان بکە بەلی تر ئەوەی کە نظرات ئەوان لە بەرچاو ئەگیریا و لە تاکتیکەکانە ئەماڵی پێکریا و مهم ئەوە بوو کە ئەو یەکدڵیە بوو لە بین مردم و ئێنا ئومێدوارم کە ئەگەر لە ئایندا احتیاجمان بێ بە هێن کە ئەڵبەتە ممکنە تەجاربێ فرە باشترمان لە توول ئەم چەند ساڵا پیا کردوێ و لە عین حاڵان لەو یەکدڵیە بتوانین ئیسفادە بکەین من نایژم 100% خەڵکی شاری سنە موافقی پێشمەرگە بوون نا کەسانێ بوون کە حتا ماونە لە شارا بە بۆن ئەوە کە حەزیان ناکرد ماڵ و ژیانەکەیان کە پێتە دەستی گەران یا ئەترسیان لەوە کە هێن بێت شاریان بەجێ ناهێشت لە ماڵا خۆیان ئەشاردەوە و خاسیش بوو ئەوە بەڵام ممکنە مخالف کۆمەڵیش بوێتن مخالف ئەو شەڕە بوێتن شەڕ وایە شەڕ ئەساسەن هیچ کە موافقینی ئەلعان تۆ حەساو کە شەڕی ئوکراین کێ موافقیە فقط رووسیەست کە ئدامێ پیا وەلی تر ئەو ڕئیس جمهورە کە پیان وابوو بنیامێکی کۆمدیەنە و خەڵک فقط ئەتوانێت بێرێتە کەنین یا هونەر پیشەگی بکات دیت بەڕاستی مقاومەتەکە لە بەرابەر ئەو زۆم و زۆر رووسیەوە خەڵکی جوادارەکە بەوەوە خەڵکەکەش بە قسەی ئەەکەن بە نەزەر من بەڵێ هاوڕێ دێ کاتی بەرنامەکەمان تەواو بووە زۆر سپاس بۆی کە بەشداریت لەم بەرنامەیەدا کرد کاکەم ئەگەر بزانم شتێک کەم و کەسری هەست حتمما پێتان خەبەرام کە مەسڵ بتوانین نقطە زعفەکانی لە بین بووین یا هێن بکەین دوایەوە کە گوێشکەمدا لە بڵاوبوونەوەی تەلەڤیزیۆنە زۆر باشە زۆر سپاس بۆ بەشداریت هاوڕێ دێ کاکەم سپاس بۆ ئێوەی و سپاس بۆ هاوڕیانت بە تایبەت ئەو کەسانەی کە ئێمڕۆژیش لە تەکتا کاریان کردە و لە پێشبردەم بەرنامە بەشداریان کردە هەروەها سڵاو و ڕێز بۆ هەموو هاوڕیان و کەسانی مقیمی ئەرێ زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنمەیەکی تر و هەفتەیەکی تر هەرشاد و بەختەوەر بن و سەرکەوتوو بن یەکگەرێن تا دەفنە هێز و پشتیوان با هەموو جووتیار و پاڵە و ڕەنبەران
یەکگرن تا دەبنە هێز و پشتیوان هەڵگرن یەک دەستدرۆشمی هاوبەشی بێ جیاوازی لەسەر ڕەمز و نیشان هەڵگرن باج و چەک و بێڵ و خەڵەم هەر لە ڕۆشن بیرە تا شوان و سەپان با هەموو جووتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز و پشتیوان کاکی کولاک دەست لە گەردن هەڵبەسێت تا بڵێن ها یەکەتی دەستی شکان ئەرز و ئاو بۆ چینی جووتیاری هەژار بەرهەمی نۆشکاوەک و نۆشی گیان با هەموو جووتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز و پشتیوان پێشڕەوتان هەیە یەکەتی چەند کۆشکی شاهانەی ڕمان کۆمەڵی سوشیەلیزم بوون یاد بنێن تاوەکو ببنە نمونە بۆ جیهان با هەموو جووتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز و پشتیوان بارود و گل و شەستی روخن سڵنەکەن تا ئەچنە هاوارگەی گەلان ئێوە بنچینە و بناغەی کۆمەڵن نەزریشانی ئێوەیە ئەرکی ژیان با هەموو جووتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز و پشتیوان تێخۆشن تێبکۆشن کوڵ نەدەن تا بە زۆر بیهێنی ئەس مافی ڕەوان نوکی پاچ و بیری ورد و هێزی لەش ببنە بورکانێ لە گیانی دوژمنان با هەموو جووتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز و پشتەوان با هەموو جووتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز و پشتیوان با هەموو جووتیار و پاڵە و ڕەنجبەران یەکگرن تا دەبنە هێز